بۆیە ئەو دوو ئینسانی کە جوێن ئەدەن شەیتانن. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، چونکە لە خوا ناترسێ هەموو سوکایەتی بێڕێزی بە بەرامبەری خۆی دەکات. کێ پێی خۆشە پێ بوترێ شەیتان؟ کەس دە جوێن مەدەن. خۆشەویستی خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 2781 دەفەرمێ المستبان شەیطانانی يتهاتران ويتكاذبان. ئەو دوو ئینسانی کە جوێن بە یەکتری ئەدەن هەردووکیان شەیطانن، قسەی ناشرین بە یەکتری دەڵێن، بێڕێزی بە یەکتری دەکەن، سوکایەتی بە یەکتری دەکەن، درۆ بە ناو یەکتریەوە هەڵە بەسن، درۆ بۆ یەکتری ئەکەن، درۆ دژی یەکتری ئەکەن، یعنی وەڵحاصل کۆمەڵەش دروستە بە یەکتری بوختیان ئەکەن. بۆیە ئەو دوو ئینسانی کە جوێن ئەدەن شەیطانن. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، چونکە لە خوا ناترسێ هەموو سوکایەتی بێڕێزی بە بەرامبەری خۆی دەکات. کێ پێی خۆشە پێ بوترێ شەیطان؟ کەس دە جوێن مەدەن. کاتێک کەسی مخالفەی کرد لەگەڵ تا جوێنی پێ مەدە، زۆر ناچار بووی دوعای لێ بکە. بۆیە کەسێک ئەگەر زوڵمی لێت کرد، دزی لێت کرد، خیانەتی لێت کرد، شتی لێت کرد، دەتوانی دوعای لێ بکەی، دەتوانی گەردنی ئازانەکەی، بەڵام بۆت نییە جوێنی پێ بدەی، چونکە دڵنیا بەلەوە ئەمڕۆ خەڵکێکی زۆرێ جوێنەدا بە ئەمەکە ئەوەکە. بۆی ئاگامان لە خۆمان بێ. من سەدەها جار باسمان کردووە، بەخوای گەورە یەک تکێک نەوتت بخورێ، یەک دینارێکت بخورێ، یەک سنتێکت بخورێ، هەر کەسێک بیخوا لە قیامەت هەمووی بە چاکی وەرەگریتەوە، بە تەواوەتی وەرەگریتەوە بێ ئەوەی فرسێکت بفەوتێ. کەواتە تۆ جوێن مەدە. کابرا تاوانبارە، دزە، خراپە، گەندەڵە، جوێنی پێ مەدە، با عقوبەکەی قیامەتی قورس بێ. دوعای لێ بکە، دەتوانی مەزڵومی دوعای لێ بکە، بەڵام جوێنی پێ مەدە. ئەمە دیفاعکردن نییە لە زاڵم و دز، نا، ئێمە دەڵێن جوێندان بە هیچ کەسێک جائز نییە، چونکە ئەو کەسی تۆ جوێنی پێدەی دڵنیا بە لە شەیتان خراپتر نییە، هەر زۆر دڵنیا بنەوە، چونکە شەیتان دەرەجەیەکە لە خراپیە، هیچ کەسێک نییە لە ژووریەوە.